بادە چی بوو؟ شتێک بوو؟ چی لە مێشکتدایە؟ بچم دەست چاوم شەم بێمەوە ببوورە هەزال؟ بەڵێ فەرموو تەلەفۆنی ئەزەل بەیڕاکتارە. بادە؟ ئەرێ ئەزەل لەوەیە؟ ئەزەل لە حەمامەت چۆ دەست و چاوی بشووە. حەزەکەی بە منی بڵێ دوای پێی دەڵێم. ئەیشان چی بوو؟ ئەیشان پەیوەندی کرد. ئەیشان بوو؟ چۆن بوو؟ لەکوێ بوو؟